پرۆسەی تعریبکردن هێنانی عەرەبی هاوردە دەست بە سەراگرتنی مڵک و ماڵی هاوڵاتیانی کورد ئێستا تورکمانەکانیش لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان هەر بەردەوامە لە پرۆسەیەکی نوێدا سوپای عێراق بە هاوکاری هێزە ئەمنیەکانی دەستی بەسەر مڵک و ماڵی جوتیارانی کووردا گرتووە ناهێڵێ پرۆسەی هاودێریکردن و کاری جوتیاری خۆیان درێژە پێ بدەن و هەروەها هێزە کوردستانەکانیش لە کەرکووک ئەمڕۆ سەبارەت بە بابەتە ناڕزایەتیان دەربڕی و کۆبوونەوە سەبارەت بە کۆی ئەم پرسانە من میوانێکی بەڕێزم لەگەڵ دەبێت بەڕێز سەنگەر کانەبی بەرپرسی لقی 23 پارتی لە قەرەچووخ پرسیارەکان ماراسی بەڕێزیان دەکەم. بەڕێز سەنگەر ئەم کاتت باش ئەگەر پێشووتر تعریب بە شێوازی جیاواز لەو ناوچانە هەر بەردەوام بووە ئەم جارە هێز هاتۆتە سەر زەوی جوتیارانی کورد و ئەوێت کە پرۆسەی کاری جوتیارانی کورد ڕابگرێت پێتان وایە ئەم هەوڵانە لە ئێستادا بە پاڵپشتی ئیدارەی سەپێنراوی کەرکووک بۆچی هەر بەردەوامە؟ زۆر سوپاس بۆ بەڕێستان و کاتتان باش. هەڵبەتە بەڕێزیشتان ئاگادارن لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو لەلایەن قیادەی فەرقەی هەشت لە کەرکووک نووسراوێک ئاڕاستە کراوە و ڕێگیری دەکرێت لە هەموو ئەو جوتیارانەی گوندەکانی سەر بە شاخ و پەلکانە و گابەرەکە و شەناغە و خەرابە کە بەداخەوە هێز و سوپا دەهێنرێتە ناو ئەو ململانەیانەی کە هەم ئەوەی پەیوەندی بە تعریبکردن و داگیرکردنە هەم ئەوەی کە پەیوەندی بە دەست بە سەرداگرتنی خاک و خەڵکی کوردستان هەیە لەو سنوورە و هەمومان دەزانین هێزەکانی سەربازی لە عێراقدا مافی ئەویان نییە تەداخلی ئەو حاڵەتانە بکەن ئەو نیزاعانە بکەن کە لە نێوان خەڵکدا هەیە و ئەوەی ئەوان دەیکەن جگە لە ئیستیغلال وەزیفی و عسکەرتاریەت و داگیرکردن من بە هیچ شتێکی دیکەی نابینم و وازەحە و لە بەرچاوی هەموو لایەک ئەوە دەبیندرێت. بەڵێ بەڕێز سەنگەرم ڕۆ حیزب و لایەنە کوردستانیەکان لە کەرکووک هەمویان لەسەر یەک مێز دانیشتن و قسەیان لەبارەی بابەتەوە کە دیاداشتێکی شەش خاڵیان ئامادە کردووە داوا دەکەن پرۆسە ڕابگیرێت داوا لە پەرلەمانی عێراق دەکەن یاساکانی سەردەمی ڕژیمی پێشووی باس هەڵبوەشێنێتەوە. دەتوانێت ئەمە کاریگەری لەسەر بڕیارەکان لە پەرلەمانی عێراقەوە هەبێت؟ هەڵبەتە بۆ ئیشکردن لەسەر ئەوە و قسەکردن لەسەر ئەوە هەماهەنگی هەموو لایەکمانی پێویستە، هەم حیزب و لایەنە سیاسیەکان هەم ئەو نوێنەرانی کە ئێمە لە بەغدا چ لە ناو حکوومەت هەمانە چ لە پەرلەمانی عێراقدا هەمانە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا هەمانە دەبێ هەمومان بە یەکەوە دەست لە ناو دەست و یەکانگیر و بە یەک هەڵوێستی ڕوبەڕوو ببینەوە و هەرچی لە توانای هەموماندا هەیە بیخەینەگەڕ و بە تایبەتیش لەگەڵ حکوومەتی ئێستاکەی عێراقی لەگەڵ سوودانی و لە ڕێگەی ئەو ئیتیفاقیانەش کە حکوومەتی لەسەر پێکێنراوە مادەی 140 چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتانە بەشێکە لە ڕێکەوتنانە و پێویستە ئەوە کارا بکەینەوە هەموو لایەکمان پاڵپشت بین لە بۆ ڕێگری و هەرچی پێویستی بیکەین. باشە پێتان وایە بەردەوامی ئەم مەترسیانە لەسەر خەڵکی کوردی ئەو ناوچانە چ کارەساتێکی لێ دەکەوێتەوە بە تایبەتی کەیتر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک بەڕێگەوەیە کۆمەڵێک بابەتی دیکەی پەیوەندیدار بە پرسی نیشتیمانی لە کوردستان و لایەنە سیاسیەکان هەیە ئەمە کاریگەری دەکاتە سەر کۆی ئەو بابەتانە کە ئێستا لە داهاتووی سیاسی یارمی کوردستانیشدا کاریگەریان دەبێت؟ بەدڵنیاییەوە دەزانین کە ساڵەهایە هەموو حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراقی ئەوەی لە دەستیان هاتبێت و پێیان کرابێت بۆ داگیرکردنی خاک و نیشتیمان و بۆ بە تعریبکردنی ئەو سنوورە درێخیان نەکردیە بەڵام لە هەموو قۆناغەکاندا نەیانتوانیە و خەڵکی کوردستان بوێرانە ئازایانە ڕوبەڕوویان بۆتەوە و بە تەکیدیش ئێستا کە بەرەو هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان دەچین لە عێراق ڕەنگە بەشێک لەو لایەنە سیاسیانەی کە لە عێراقدا هەنا ئەو بارودۆخە بقۆزنەوە و بەشێکیان بۆ هەڵمەتەکانی بانگەشەی هەڵبژاردن دەست پێ بکەن و لەو ڕۆوە و نەتیجە خەڵکی دانیشتووی ئەو سنوورە و خەڵکی عێراق بەگشتی زەرەرمەند دەبێت لە ئەو ڕوبەڕووبوونەوانە لەو ململانەیانە لە جیاتی ئەوەی هەمووان بێن و کۆک بن لەسەر ئەوەی
بە چ شێوەیەک دەعمی جوتیاران بکەن لە عێراق، بە چ شێوەیەک بەرووبوومەکانیان وەربگیرێ، بە چ شێوازەک ساغ بکرێتەوە بۆ ئەوەی بەشێکی گەورە بێ لە داهات و سەروەت و سابانی عێراق بەداخەوە ڕێگایان لێ دەگرن و کێشە و گرفتیان لە بۆ دروست دەکەن، ڕێگە بەوە نادەن هەم ئیدارە هەم دادگاکان کاری خۆیان بکەن لە ڕێگەی عسکەر و سەرباز و بە عسکەرکردنی ناوچەکە ئیش لەسەر ئەوە دەکەن. بەڵێ هەوڵەکانتان لەو بارەوە چی بۆ بە تایبەتی لەو ناوچەی کە بەڕێزت شارەزایی ترە و کێشانەی کە بۆ خەڵک لەو ناوچانە دروست دەکرێت بۆ هەماهەنگیکردن لەگەڵ ئەو لایەنانەی کە بەرپرسیارن لە پێدانی ماف و شایستەکانی خەڵکی جوتیاری ئەو ناوچەیە چارەسەرکردنی ئەم کێشەی کە ئێستا بەگشتی لە نێوان جوتیاران هەیە و لە ڕێگەی داری سەپێنراوی کەرکووکەوە جێبەجێ دەکرێت؟ پێشتریش لە دەوروبەری زەژنی ڕەمەزان هەمان کێشە و گرفت جارێکی دیکە طبیعی ئەوە قوڵە بەردەوام و ڕۆژانە کێشە و گرفت دروست دەکەن، بەس ئەو کاتە جارێکی دیکە کێشە و گرفتەکانیان گەورەتر کردبوو لە حەدی خۆی. ئێمە ئەو کاتە چوین سەردانی پەلکانەمان کرد و لە نزیکەوە لەگەڵ خەڵکی سنوورەکە، خەڵکی ئەوێ، دانیشتوانی ئەوێ لەگەڵ جوتیارەکان دانیشتین و جێمان لە داخوازیەکانیان گرت. بەڕاستی داخوازیەکانیان داخوازی حەق و ڕەوایە و ئێمە هەموو لایەنە پەیوەندیدارەکانمان چ لە سەروی خۆمان لە ڕووی حزبیەوە، چ لە دام و دەستگایەکانی حکوومەت، چ لە ڕێگەی نوێنەرانی خۆمان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاگادار کردەوە و هەموو هەولی هەموو لایەکیش چڕ کرایتەوە لەو ڕۆوە. ئومێد دەکەین ئەو کێشانە بە یەکجاری کۆتایی بێ و بنبڕ بکرێت. باشە پێتان وایە بەردەوامبوونی و ئەقڵیەتەوە کارکردن بە و مەکانیزمەی کە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە هاتۆتە ئارەوە لە کەرکووک و بۆشایی ئەمنیە کە دروست کراوە و بە تایبەتی ئەو ئیدارەی کە ئێستا حکمی کەرکووک دەکات چارەسەری ئەم کێشانە ئاسان دەبێت؟ زۆر بەداخەوە کە کەرکووک بۆ دانیشتوانەکەی و بۆ خەڵکی ئەوێ شوێن و شاری پێکەوە ژیان بووە و جارێکی دیکە دەڵێم بەداخەوە لە دوای خیانەتەکەی 16 ئۆکتۆبەر بەشێکی گەورە لە خاچی هەرێبی کوردستان کەوتەوە دەستی ئەوان و هەر ئەو کێشە و گرفتانە و لە دەرەنجامی 16 ئۆکتۆبەر ئێستا خەڵکێکی دیکە دەتوانن گرفت و بربەست و ئاستەنگ لە بەردەمی خەڵکی ئەو سنوورە و لە کەرکووکیش و لە قەزا و ناحیە و گوندەکانی دەوروبەری کەرکووکیش بۆ خەڵک. بەڕێز سەنگەرکانەبی بەرپرسی لقی 23 پارتی لە قەرەچووق زۆر سپاس لەگەڵ کوردستان 24 بووی.